ڕۆژنامەنووسەی لە سەرخەونی ئازادی تیرۆر کرا. زۆر درندانەوە بە ڕۆژی ڕووناک ڕفێنرا و شەهید کرا. دەسەڵات خەمسەر بوو لە دۆزینەوەی بکوژانی، بەو هۆیشەوە تا ئێستا کەیسەکەی بەکراوەیی ماوەتەوە. تیرۆرکردنی پەڵەیەکی ڕەشە بە تەوێڵی دەسەڵاتدارانی هەرێمەوە. سەردەش عوسمان شەهیدی قەڵەم، شەهیدێکی چاونەترسی ڕێگەی ماف و ئازادی ڕادەربڕین. ئازادی! 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 سەردەش عوسمان ڕۆژنامەنووسێکی تەمەن 23 ساڵ بوو. 13 ساڵ لەمەوبەر ڕۆژی 5/5/2010 لە کاتێکدا خوێندکاری قۆناغی 4 زانکۆ بوو لە بەردەم کۆلێجی ئادابی زانکۆی سەلاحەدین لەلایەن چەند چەکدارێکەوە ڕفێنرا و دواتر تەرمەکەی لە نزیک شاری مووسڵ دۆزرایەوە. سەردەشت ساڵی 2009 بەهۆیەوەی بابەتێکی لەسەر گەندەڵی و واستەکاری بڵاو کردەوە بە ناونیشانی من عاشقی کچەکەی بارزانیم، تیایدا بەراوردکاریەک بوو لە نێوان ژیانی پڕ خۆشگوزەرانی خێزانی مەسعود بارزانی لەگەڵ ژیانی پڕ نەهامەتی هاوڵاتیانی ئاسایی هەرێم. چەند جارێک هەڕەشەی کوشتنی لێکرا. ڕێکخراوەکانی ئازادی بێسنوور و پەیامنێرانی بێسنوور و کۆمیتەی پاراستنی بێسنوور لەبارەی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەش عوسمان دەڵێن پێدەچێت ئەو لایەنە سیاسی سەردەشت چەند وتارێکی لەبارەوە نووسی بوون، ڕاستەوخۆ دەستیان لە ڕەفاندن و کوشتنیدا هەبوو بێت. خێزانەکەی سەردەشت و هاوڕێ و کەسوکار و دۆست و نزیکەکانیشی خوێنی کوڕەکەیان دەخەنە سوێ دەسەڵات و دەڵێن لە کاتی لێکۆڵینەوەکاندا ڕێگری کراوە لە چاو پێکەوتن لەگەڵ کەسوکار و هاوڕەکانی. پێشان وتراوە تەنها ئەوە باس بکەن کە دەسەڵاتداران وەک چیرۆکێک دروستیان کردووە و باسی دەکەن. تەواوی راپۆرتان نێودەوڵەتیەکان و قسەی برا و خێزان و کەسوکارەکەی سەردەشت دەڵێن ناتەواوی و دژبەیەکی لە چیرۆکی ڕفاندن و کوشتن و دۆزینەوەی تەرمەکەی سەردەشت و راپۆرتی توێکاری تەرمەکە و ئەو قسانە هەیە کە باز دەکرێت گوایە ئەنجامدەرانی تاوانەکە سەر بە گروپی تیرۆریسی ئەنساروڵئیسلام بوون و چیرۆکەکەی بەداتەشراو دەزانن لەلایەن دەسەڵاتەوە. کەیسی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەش عوسمان و چەندین کەیسی تیرۆرکردن و ڕفاندن و بێدەنگکردنی دەنگی میدیا و ئازادی و ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بەڵگەیە لەسەر چارەنووسی پڕمەترسی لە سەر چەندین ڕۆژنامەنووسی ڕەخنەگر لە هەرێمی کوردستان لە ئازاردان و ڕفاندن و تیرۆرکردنیان. نمونەی تیرۆری کاوەگەرمیانی و ویداد حسێن و سۆرانی مامەحەمە و چەندین کەیسی تر بەڵگەی ڕاستەقینەن بۆ ئەو دۆخە پڕمەترسیەی لە سەرکاری ڕۆژنامەنووسی و ئازادی بیرروڕا لە هەرێم هەیە. بەپێی دوایین راپۆرتی ڕێکخراوی پەیامنێرانی بێسنوور لە ساڵی 2022دا 67 ڕۆژنامەنووس لە عێراق بەهۆی کارەکانیانەوە کوژراون. ئەو ژمارەیەش بەراورد بە ساڵی 2021 زیادی کردووە. چەندین ساڵە دۆخی ئازادی ڕۆژنامەگەری و میدیا لە هەرێمی کوردستان لە ئاستێکی خراپدایە و چەندین ڕۆژنامەنووس لە سەرکارەکانیان کوژراون و بە کوژانیشان دەستگیر نەکراون. چەندین ڕۆژنامەنووسیش تەنها لەسەر نووسینی کۆمنت لە زیندان و حکم دراون. جگەلەوەی ڕۆژانە سوکایەتی و بێڕێزی بە ڕۆژنامەنووسان دەکرێت و بە بەردەوامی هەڕەشە لەسەر ژیان و کار و کەرامەتیان هەیە. بەو هۆیشەوە چەند جارێک نەتەوەیەگرتوەکان و ئەمریکیەکان و چەندین ڕێکخراوی جیهانی بواری مافەکانی مرۆڤ باسییان لەو پێشەلکاریە زەقانە کردووە کە بەرامبەر ئازادی ڕۆژنامەنووسان و ماف و ئازادیە گشتەکان لە هەرێم دەکرێت و ڕەخنەی توندیان لە دەسەڵاتدارانی هەرێم گرتووە بەو هۆیەوە. ئازادی! 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 ئازادی!